سڵاو بینەرانی کاناڵی بیکەیفۆر ئەمڕۆ لە شاری کاردیف لە وڵاتی بەریتانیا لەگەڵ چالاکوان بەڕێز کاک سۆران ئەلی داین. سڵاو ڕێز، بەخێر هاتنی بەڕێزتان دەکەم. سڵاو ڕێز بۆ ئێوە بەڕێز و بەخێرهاتنتان دەکەین. ئەم ناوەتان ئاوادان کردەوە، هیوادارم هەر سەرکەوتوو بن. زۆر سپاستان دەکەم، بەخێر هاتن. کاک سۆران، بیرروڕایتان سەبارەت بە ئێستا لە بارودۆخی کوردستاندا چۆنە؟ بەڵێ، وەکو بیرروڕای من وەکو سۆران ئەلی، وەکو چالاکوانێک و ئەندامێک لە ڕێکخراویدا کۆک و خێرخوازێک لە ڕێکخراوی ئیستکەوە هاوکاری پەنابەرانەکەم. ئەوەی کە ئەیبینم ئێستاکە لە هەرێمی کوردستان و ناوچەکانی دەور و پشتە یعنی ئەگوزەرێ بەڕاستی لە بارودۆخی زۆر خراپایە. یعنی لە هەرێمی کوردستان لە ڕووی مەعیشەتەوە خەڵکە وەزعی زۆر خراپە، یعنی بە 3 مانگ مەعاشە درێ. معقول نییە بە خەڵک بڵێ مژدە موچە هاتووە. خەڵک کە ئیشەکات ئەبێ موچەی خۆی بدرێت لە کاتی و ساتی خۆیان، لە هیچ وڵاتێک ئەوە قوبوڵ ناکرێت. ئەوەی کەوا کورد لەم دەسەڵاتەی هەرێمی کوردستان و عێراق قوبوڵی کردووە لە هیچ وڵات و شوێنێ قوبوڵ ناکرێت. بۆیە بەسەبرترین خەوم میلەت کووردە. بۆیە من هیوادارم یعنی چاکسازیێکی باش بکەن. تا ئێستا چاکسازیان نەکردووە ئەڵێن هەوڵە دێن، بەڵام دیار نییە دەرەنجامەکەمانەوێت. دەرەنجامەکەی کەی دەست پێیەکە، کەی جێبەجێیەکرێ. معقول نییە هێزی کوردی تاسەیەکی نەگرت بێتەوە. هێزەکان جیاواز و پەرت و پڵاوە. هێزەکان بەدەستی حزب بێ. ئاخە بۆچی لە هیچ وڵاتێکان نەبووە کە هێزی چەکدار بەدەستی حزبەوە بێ. دوایەوە چەند ساڵە ینی من چی لە بینای بەرزکەم، بینای بەرز دروستەکەی سەر و سەرچاوم دروستی کە شتێکی باشە، بەڵام بینای بەرز دروستەکەی بۆ دەوڵەمەند دروستەکەی بۆ فەقیر و هەژار دروستی ناکەیت. ئێمە فەقیر و هەژارەکە پێویستی بەو پرۆژانەیە. ئاو نییە، کارەبان نییە، موچە نییە، ئەنی تۆ مافە سەرەتایەکانی خەڵک نییە. ئیتر چۆنی لێ بڕوانی. دوایەوە بارودۆخەکانی کەوا ئێستا لە سووریا و ناوچەکانی تر کەوا کورد بەسەری دێ، دەبێت ئێستا کە حیواری سیاسی هەبێ، بەچەک هەل ناکرێت کێشەکان. بۆیە باشترین شتەوەیە کەوا کورد یەکگرتوو بێ، چیتر پەرتەوازن نەبێت، تەنها بەس بەدەم نەبێت یەک بگرین. بەرە تۆ 30 ساڵە تۆ دوو هێزت پێ ڕێک نەخرێتەوە. چۆن شتی ینی من چاوەڕێی چی بکەم لە حکوومەتێکەوە دوو هێزی پێ ڕێک نەخرێتەوە؟ بەڕاستی ینی جی سەرسوڕمانە. هیوادارم باش بن یانی. زۆر باشە. کاک سۆران، بەڕێستان کوتان کە ئێوە وەکو پەنابەرێک لێرە یارمەتی پەنابەرانی کۆچکردووەکان دەدەین. دەتوانین ڕای بۆچوونی خۆتان سەبارەت بەوەی کە دۆخی پەنابەران لە وڵاتی بەریتانیا چۆنە بۆمان ڕوو بکەیەوە؟ بەڵێ، بەڕاستی ینی ئەو شتانەی کە ئەیبینم، چکە من لە ڕێکخراوی ئیست کارەکەم و هاوکاری پەنابەرانەکەم وەکو خێرخوازێک بێ بەرامبەر، بەڕاستی ئەوەی کە ئەیبینم کە ئەم میلەتی خۆمان کوردەکان بەسەری هاتووە لە کوردستانەوە بەجیان هێشتووە هاتوونەتە ئەوروپا لە ناچاریە بووە. یعنی هیچی لە خۆشییان نەهاتووەتە ئەم وڵاتەوە یان وڵاتی خۆی بەجێ بێلێت. دوایەوە بەڕاستی ئازادی ڕادەربڕی نییە، ئازادی بۆ هیچ شتێک نییە. ئازادیەکان هەیە تا ئەو حەدەی کەوا تەئسیر لە حیزبەکان نەکە، لە دەسەڵات نەکە و باسی ئەوان نەکەیت. و ئازادی بڕۆی باسی دین کە قسە بە خەڵم کە قسە بە دین کە ئازادی، بەڵام ئازاد نیت بێ بە حکوومەت و دەسەڵاتەکە بڵێ تۆ گەندەڵی، تۆ ئەم کارت خراپە، وەرە چایکە. ئێمە کە کاسێکین بۆی چایکەین، باسی ناکەین بۆی کەوا ئەو کەسی باسی گەندەڵێکە ئەکات ئەلێ گەندەڵیتان هەیە بۆ چارەسەرکردنە، بۆ نییە کەوا یەکتری بشکێنینەوە. ئێمە دائیمە هەوڵی ئەوا دەین یەکتری باشکەین، با هەوڵی ئەو نەدەین یەکتری بشکێنین. زۆر باشە. بۆ یعنی بارودۆخی پەنابەران کەوا ئەیبینم، بەڕاستی من وەکتری بەزەین بە خۆم هاتە، بەس کاتێ ئەوانە بینم کە لە چی وەزع و گوزەرانێکە و لە چی ژیانێکە ژیاون، بەڕاستی هانی خۆم لەبیر چوەتەوە. ئەوەنە کێشە مەشاکلی ئەو خەڵکا بینم کەوا لە ناچاری وڵاتی خۆی بەجێهێشتووە. بەڵێ، زۆر باشە. دەستان خۆش بێ و هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم. سەبارەت بەوەی کە وەک ئاگادارین لێرە لە وڵاتی بەریتانیا لە شارە جیاوازەکاندا کە چالاکوانی زۆرمان هەیە کە خۆپێشاندان دەکەن، ئایا ڕابردووتان چییە سەبارەت بەو چالاکوانە؟ بەڵێ، خۆپێشاندانەکەین بۆ ئەوە نایکەین کەوا ئێمە کێشە و ئاژاوە دروستکەین. خۆپێشاندانێکی سلمی بێ ئاژاوە بێ کێشە و دوای خۆماژەونەوە پاکەینەوە. لەبەرەوەی ئێمە نەهاتوونە هیچ شوێنێک تێکدەین، تەنها داوای ئەوەکەین مافە ئازادە ڕەواکانی هەموو تاکێک جێبەجێ بکرێ، هەمووی یەکسان بێ، بێجیاوازی. و دوایەوە ئێمە لە وڵاتی خۆمان ناتوانین ئەم خۆپێشاندانە بە ئازادی بیکەین. بۆیە ناچارین کە لێرەیە هەلێکمان بۆ ڕەخسێ، بۆی دەنگی خۆمان بگەین بە وڵاتانی دنیا. ئەو شتەی کەوا بۆتان باسەکەن ئەو شتانە نییە، واقعەکەی لەلای ئەو کەسێک کە خۆی تیاژیەوە. من خەڵکی کەرکووکم، من لە دەرد و کێشە و مەشاکلی خەڵکی کەرکووک تێگەم. کەسێک لە شارێکی چرەوەتە لەو مەشاکلی من تێناگە، یان ئەو کەسم تێناگە کەوا لەو شارەیە. بۆ نمونە ینی بینی شارەکان جیاوازی زۆرەیە، زۆنی زرد، زۆنی سەوز، زۆنەکەی ینی ئێستا وای لێت ئۆبسیۆنی ئێستاش لەو ئاستەیە نییە کە خەڵک متوانێکی وایان پێ بکە. ینی وەکۆی بینی لە دەنگدانەکانە وەکو سەیریکە، ینی تەسویرێکی زۆر کراوە. یعنی منافسەی هەموو وڵاتێکەکەن لە ڕووی تەسویریەوە. کەسانی وا هەیە ئەلە یەک دەنگی هێناوە، معقول نییە کەس و کارەکەی دەنگی پێ نەداوێ. یعنی تەنها دەنگی خۆی هەیە، دەنگی خۆشی نێنەوە بزانم.
یعنی معقول نییە دەچی شوێنە گەشتی وا ڕوودا. کاک سۆران وەک دەبینی ژمارەیەکی بەرچاو میدیامان هەیە لە کوردستاندا بەسەر کە گروپە جیاوازەکاندا دابەش بووە، ئایا ڕۆڵی ئەو میدیانە چیە؟ ئایا ڕۆڵ و دەنگی خۆیان دەگەێنە خەڵک؟ بەڕاستی ئەو میدیانی وەکو کە خۆم ئەیبینم وەکو چالاکوانێک بەڕاستی تەنها ئەوەیە کە خۆڵەکەن چای وڵاتان و خۆڵەکەن چای تەنها کەسێکی بەرپرسی دەرەوەی وڵاتی خۆمان بۆ ئەوەی کەوا بیسەلمن ئێمە کەسێکین و باشین و چاکسازیەکەین لە وڵاتەکەمان، بەڵام وەکو ئەوی واقعەکەی کە ئەڕووی لەناو واقعە بەڕاستی شتەکان زۆر پێشەوانەیە، زۆر جیاوازە. بەرپرسێک لەم وڵاتانە ئەڕواتە وڵاتە بۆ عێراق بۆ هەرێمی کوردستان ئەڕۆن پێشوازیەکی لەکەن بە شێوازێک 50 حیمایەکەن و ئەو ناوانەی هەمووی بۆ ئارامەکەنەوە، خەڵکەکان ئەو ناوە شۆڵیان پێ چۆڵەکەن شوێنەکان، پاشان دێن چەند کەسێکی هێنن قسە بکە بەڵێ ئەوەسمان ئارامە هەموو شتێکمان باشە، بەڵام خەڵکەکە هەمووی لە ناخەوە پڕە. بەڕاستی خەڵکەکە ڕووخاوە، موچەن نییە، ئاو نییە، کارەبا نییە، ژیان نییە. یعنی وای لێ هاتووە ئێستا مناڵێکە لە دایکە بێ باسی سیاسەت دەکات، بوای لێ هاتووە. ئێستا وای لێ هاتووە کاتێک خەڵک کێشەیەکی هەیە هەوڵ ئەدەی چاکیکەی، کێشەیەکی تر دروست دەکەن، خەڵکەکە لێ خواخوامانە بەس کێشە کۆنەکەمان بۆ چاکەرەوە واز لە تازەکە بێنە، یان تازەکە چاکەرەوە کۆنەکە واز لێ بێنە. یعنی ئەمەندە کێشە مەشاکلان بۆ میلەت و خەڵک دروست کردووە لەو ئاستەیە کە خەڵک پڕ بووە. هیوادارم بەخوایان نابچنەوە ئەڵێن چاکسازیەکەین ئەم کابینە کابینەکەی تر نازانم ئەم کابینەیە کێگاتە خانوو کە پەرلەمان دروست کراوە بۆچی؟ بۆ گۆرانی بێش یان بۆ چەند کەسێکەوە بێت لەوێ بۆ خۆی دوو قسەی بەتاڵی تێبگە. پەرلەمان بۆ دروست کراوە چارەسەری کێشەی ئەو میلەتە بکە. کابراایەک هاتووە ئەڵێ من ڕێزم هەیە بۆ هەمیان، ئەڵێ من وەکو ئەگەر کێشەی ئێوەشم پێ هەل نەکرێ ئێوە توانین کێشەی من هەڵکن لە ڕووی مادیەوە، چکاتێتە پەرلەمان پارێکی باش دەسەکەوێ، پاش ئەوەیش کە وازەیەنێت هەمان شێوە پارەی هەر بۆ حساب بگرێ. کابرا کە پەرلەمان کێشە نیە چووە پەرلەمان مدەکەی تەواو بوو، بەڵام بۆچی ئەو معاشە زۆرێ دەیتێ لە دوای ئەوەشی کەوازی هێناوە باشەکەی ببڕن با بڕۆ کار و کاسبی خۆی بکاتش، ئەوە نییە ئیشێکی تر بگە، پێویست ناکە من ڕاتبێکی معاشێکی زۆری بۆ بڕمەوە کە تەسیل لە خەڵکەکە بکات لە میلەتەکە بکات. بەڵێ زۆر باشە. کاک سۆران وەک دوایی پرسیار بەڕێستان کە وەک چالاکەوانێک لە ڕێژەیەکی زۆری لە خۆپێشاندانەکاندا دابوون و هەروە لە چالاکوانەکان، ئایا ئەوە مەترسی دەخاتە ژیانتان ئەگەر بکتان گەڕێنەوە هەرێمی کوردستان؟ بێگومان وەکو ڕوونە وەکو بینیوتانە لەوە پێش کە ڕووی داوە ئازادی ڕادەربرین وەکو باسشم کرد لە هەرێمی کوردستان لەو ئاستەیان نییە کەوا بین ئێمە باسکەین بڵێن لە ئاستێکی زۆر باشە، لە ئاستێکی زۆر خراپە. وەکو بینیتان ویداد حوسێن شەهید کرا، سورانی مامە حەمە شەهید کرا، کاوە گەرمیانی شەهید کرا و ئێستا زیندانیانی بادینان، یعنی تا ئێستا کە ئازاد نەکراوە لەسەر چەند شتێکی بەتاڵ. بەڕاستی یعنی هیوادارم دادگاکان کاری خۆیان بکەن حزب دەستی تێ نەکات، یعنی ئەبێت دادگا شوێنێک بێت تایبەت بێ هیچ حزب و لایەنێک نەتوانێت بەشداری بکات دەستکاری بکە قرارەکان بگۆڕێبەوە. وەکو ئێمە کار و چالاکان کایکەین بێگومان مەترسیە لەسەر ژیانمان، بەڵام ئێمە خۆمان کردەوە قوربانی بۆ ئەوەی کەوا ڕۆژێ لە ڕۆژان ببینین هەرێمی کوردستان عێراق ئازادی پێوە دیارە، خەڵکە بتوانن بە شێوەیەکی یەکسان ژیان بەسەر بەرن. بەڵێ زۆر باشە. کاک سۆران دەستان خۆش بێ، ئێستاش گەیشتینە کۆتایی بەرنامەکەمان، ئایا هیچ قسێکی دیکەتان هەیە کە دەری ببڕن؟ دەستان خۆش بێ بەڕاستی لەبەری کاتەکە کەمە ئێمە ناتوانین باسی هەموو شتێک بکەین، بەڵام بتوانین ینی شتێکی کەمێک لە کێشە مەشاکلەکان باسکەین و بیدین بە بەرچاوی بینەران هەیە، ئەوە جێگەی دەستخۆشی ینی بتوانین کەوا بتوانین شتێکی بەسیط بکەین، بەڵام هیچ شتێک لەو ئاستایان نەبووەکەوە بتوانین زیاتر ڕای خۆمان دەربڕین. بە خێراتانەکەی دەستان خۆش بێ. زۆر سپاس بۆی کە لەگەڵماندا بوونە، دەستان خۆش بێ. بینەرانی ئازیز ئێستاش گەیشتینە کۆتایی بەرنامەکەمان، زۆر سپاسان دەکەین، خواتان لەگەڵ.